والله پرسیارەکانی ئەو تۆ بۆ خۆ بێ سراحەت دانیشتە هەریەکە ماندوو نەبیکا کارمەند وای سەر سلێمان فێربوو دروستیکەی نا بەخوا ئاخریش نەمزانی بەخوا برادەرەکەم مامۆستا ڕێڤان دەگەرەمە تەڵەبەیە یان دەگەرەمە مامۆستا نەتەڵەبەیە مامۆستا وڵا ئیوا کە نەزانم ئیوانە لێکەڕات خەلاسەکە بەس سەر نەدەر ناچ بەخوای بینەکە پێوەمە نە پەمبەم پێ چاکرا نە سۆر نە کەسک زەردیش خەریک بوومەویش هیچی من نییە نا بەخوای بەخێر بێ هەستمان دانیشە دەچوو ئیمتیحانەکە پرسیارەکان باش بوو ئارە وەڵا باش بوو نا من جنا دەمێ باش کردووە باش کردووە قوربانت پێشنیارە چێ بۆ بەرنامەکەمان پێشنیارە چێ بۆ 964 بەرنامەکە چۆن بینی ئەوەی کە پرسیارەکانمان کرد بەیەکەوە دەستان خۆش بی چاوان خان بەڕاستی ستۆدیۆکەشتان زۆر جوانە ها بینی خۆمان بێ و شاش شتەی لێە دواتر پێشانی عالەمێ بدەن کاکە خەوانە پیشانە درێەوەی کاتی هەواڵە گشتیەکانمانە تو لێ ڕاوەستیوە ئازانە خۆشەویستە ساعت پێشەوەی تۆ بێ من ئالیا جددی هەواڵە جددیەکان مەخێندەوە قەلبت ساغبی ئینشەڵڵا زۆر سپاس قوربانی دڵت دەستان خۆش کار سپاس بۆ 964 باش نییە سپاس بۆ 964 پلاس 964 کارمەندیان برادەرەکان تەڵێن بۆ خۆی کوڕێکی زۆر زۆر باشە زۆر دڵسۆزە و کەسێکی زۆر زۆر ڕێکە بەڵام بۆ ئێمەوان نییە بۆچی ئەمە قسەی برادەرەکان تەهی من نییە کوکوتی نەگەیشتم لەم دووبارە ئەڵێن کوڕێکی زۆر باشە کوڕێکی زۆر ڕێکە بۆ خۆی بەس بۆ ئێمەوان نییە لۆ برادەرە باش نیمە هەی خوا بیانگرێنە وەڵڵا بەخوای وە نییە وەڵڵاهی من ئیلۆ برادە ئەو من من دەت ئەو من دا وەڵڵا ئەوەی ئەمن ئەتۆ ڕاوەستە کوڕە خۆ چێفشەیە بەخوای من ئەوەی لۆ برادەرە ئەەکەم بزانم کەم کەس لۆ دۆستی خۆیەکە چاویان ماچەکەم ئەگاو لێ بی تێگەیشتت قوربانە کارمەندیان حەیرانی ئەبینین ئێستا ماوەیە کاتەوێت لە جەرەوەی وڵات کلیپ بکەیت بڕات بە دەرهێنەرە کوردەکان نییە سلااو ڕێزمان هەیە کاکە ئەحمەد ڕەمەزان مخرجی منە دەستخۆشی لێ یەکەم و چاوی ماچەکەم کۆمەڵک مخرجی زۆر زۆر باشمان هەیە ئەحمەد بێرۆیش ئەدی نامێ ناوی هەمویان بدەم بەڕاستی با زۆر نەبیتە خلە بەس بەڕاستی ئەو لۆکێشنەی لە ئەوروپا ڕەنگە چوو بیتە مێشتی من یان ئەو سیناریۆی کە لە ناو کلیپەکەی من هەیە کۆمەڵک تێک هەیە ڕەنگە لێرانە نەبی بەڕاستی شوێنێک بی بەحربی شوێنێک بی لەنگەری ئەو سپێرن کەشتی و شت بی ڕەنگە لێرانە وجودیەتی نەبی بەڵام لێوەندرێ هەبی بەڵام لە هەمان کاتیشدا مەسەلەن ئەمە لێوەندری کلیپم کردیە مخریجێکی کوردی خۆمانی ئێرانە کاکە ئەحمەد ڕەمەزان سەوت و سوورە لە گەرم بووە تاوەکو کلیپەکەمان خلاص کردیە ینی ئەوها لە واتساپ لە گەرمان بووە کامێرە کرد و لە دیاریشەکە ڕاوەستای ئەو تێکە با ئەو هابی ئەو تێکە با ئەو هابی ئەو هالێ بکەن ئەو هالێ بکەن و عڕەکە ئەو هەبی ئەو هەبی ئەو هەبی ینی ئەوە نیبرێ وەڵا باوەڕم بە ئەوەی ئێرانە نییە بە مخرجی ئێرانە نییە هەمویان زۆر زۆر باش نیشی جوانیان کردێ دەستخۆشیان لێ یەکەم ئەوەی کە بیستومانە بەرهەمەکانی تۆ زۆربەی کوردی و فۆلکلۆر و مۆکی کوردایەتی پێوە دیار بەڵام ئێستا تۆ باسی دەریا و لەنگەر و ئەواناکەی ئەم بەرهەمە جیاوازە بەرهەمێکی جیاوازە چاوان خان ئەگەر باز بکەم ڕەنگە بینەرانەوە بنە ئۆ وەڵاهی ڕەنگە قابلی قبول نەبی ئەو بابەتە ڕەمەزانی پارنا ڕەمەزانی پێرادنا ڕەمەزانی بەستر پێرار 3 ساڵ پێش ئێستا بزەبت لە ڕەمەزان ئیشەکەم کەتە بەردەست بەڕاستی زۆر زۆر جوان بوو گۆرانی بێژێکی کوردستانی سووریا هەیە ناوی محەممەد جاویشە کوردی خۆمانە گۆرانێکی کردێت تێکس و ئاوازەکەی زۆر زۆر خۆشە کۆنە زۆر زۆر کۆنە ئەن لە علاقەی دانیشە سازەی پێ و گۆرانەکەی دەرێ ینی کە بینیم شتەکە زۆر زۆر ینی تێکستەکەی چۆمێشکم بەڕاستی لەحنەکەی یەکسەر لە مێشتیدام ڕۆحم پێی ئاسوودە بوو وتمەڵی ئیشەکەم نادا تورکیا لە تورکیا ئیشی مۆسیقیان لە بۆ خلاص کرد ئستانبول سترینگ لە بۆیان کرد ئەن ئیشێکی موسیقای زۆر زۆر باشی لۆکرایە کردمە خەم ساردی ڕەمەزان ڕۆیشت ڕەمەزانی پار هاتە ئیشەکەم لەسەری نەکرد ڕەمەزانی ئەو سار هاتە ئیشەکەم لەسەری نەکرد ئەو ساڵە ئەو ڕەمەزانە گوتم وەڵاهی تێکستەکە بادی نییە سڵاو ڕێزمان هەیە لە بۆیان بەڵام شێوەزاری کوردستانی سووریایە تێگەی یعنی ڕۆژاوا لەهجەکەی ڕۆژاواییە
بەڕاستی من لە هەولێری ئەو گۆرانی برێم یان خەڵکێکی سلێمانی گوێگیری ئەو گۆرانی بێ ڕەنگە تەواو مەفهومەکەی تێنەگا ئەس دەحەلم دلۆ کەس نەخەماتەیە ئەس دەشەوتم دلۆ سەبە باسەرێتەیە ڕەنگە مەفهومەکە زۆر وازع نەبی لە خنیان هەستان چمان کرد گوتمان وەڵا هی تێکستەکەی بکەینە سۆرانی باشترە دەی با بکەینە سۆرانی وەڵای لەوانە نیوەی کوردستانم کردبی تێکستەکە شەش بڕگەیی بوو کم تێکست دووسی کوردمان هەیە ڕێز و سڵاومان هەیە لە بۆیان تێکستی کوردی شەش بڕگەی بنووسی ئیتر هونەرمەندی عزیز و خۆشەویست سڵاو ڕێز بێ لە بۆی ڕێدوان سنجاوی گوتیم تێکستەکەت لە بۆ دەنووسم وەڵا ئەسە تێکستێکی زۆر جوان لەسەر قاڵبی گۆرانیەکەی دانا زۆر جوان و مڕەتەب بوو لەسەری دانیشت ئیشەکەمان لەسەری کرد و ڕیکۆردمان کرد و میکس و ماستەرمان لە بۆی کرد و بەخۆشتوم لە ئەوروپا تێکستی ینی تەسویر ئیشەکەمان لە ئەوروپا کرد لە ئەوروپاش هەر کوردی خۆمان بوو لەندەر ئیشەکەیان کرد نەک برێ مەسەلەن بە ئەڵمانێک بکەم یان بە ئیتالیەک بکەم یان ئەوەتە بە هۆڵندیەک بکەم هەر کوردی خۆمان بوو لەندەری ئیشەکەی کرد و ئیشەکی زۆر جوان و کواڵێتیمان کردیە ئیشەڵڵا لە نزیک ئایندەیەکی زۆر زۆر نزیکە کەوتە بەردی دووچاوی هەموو گوێگر و بینەرە ئازیزەکانمان زۆر قسەم کرد یەک کۆپلێ بچووک وا تێنەگەی تۆم لە دڵم دەرهێناوە ئەو کەسەی جارانم عەشقم وەک خۆی ماوە دڵ هەر یەک بڕیارە و قەت نەگۆڕاوە گەر قەرار بوو گۆڕە ڕۆح لە ژیان نەماوە خۆشیە تا ئێستاش بەهۆی تۆوە ماوە دڵ هەر یەک بڕیارە و قەت نەگۆڕە خۆشە قوربانت ناڕۆم نا گۆرانیەکە ناوی دەفتەری ڕابردووە دەفتەری ڕابردوو زۆر جوانە ناوەکەشی جوانە ها لە تێکستەکە باسەکە ئەرێ دەفتەری ڕابردووم بە هاتنت دڕاند زۆر جوانە دەمێژە باشە ئەو نێزانین پەیمانگەی ڕۆژانەکانت تەواو کردووە مامۆستامە ئێستا مامۆستای بەس تەواوت کردو ئێستا مامۆستای اینجا ئەڵێن لەگەڵ هەموو ئالەتەکان ڕسمت مامۆستال دێر بزانی ڕاستە مامۆستال دێ هەر ڕۆژە لەسەر ئالەتە چی بوو زۆربەی ئالەتەکان نەزانین ئەسفەکەیە ئەرەوەڵا زۆر کاریگەرە و لە تۆ نزیکە وەڵاهی ئەمان اختصاصم درامسە ئەسفەکەم بۆ خۆم بەڵام عود لەکرم زۆر تایبەتە تایبەتترین ئالەتی مۆسیقاش دوو ئالەتن لە لای من دوو ئالەتی هەوایینە ڕەنگەستان کە قسە بکەم خەڵک پێکەینی پێ بێ بە زۆرنا ئێکە لەو ئالەتانەی کە زۆر مێشکم پێی مرتاحەبی خەڵکوارە مێشکە پێ چۆ ئەتوانی ئاسفەکەی زۆرنا بەخواهیتم لەمارێ بەس بەجددی دەرفەتی ئەوە نەبوو ئاسانە یەک مانجلۆ دابنێ خلاص فێر دەبێ ترامبۆنیش ئالەتێکی غەربیە تورک کردیتیانە شەرقی بە شەرقی ئاسفەکەن بەڕاستی شەشی زۆر زۆر تایبەتە هەردووچیان ئالەتی هەوایینە چاویان ماس ناکەم کارمەند 9 ساڵە مامۆسای باڵێ جاسە تۆ لە هەولێر ئەوە ڕشتانت نەبەم نووە کردینە دەبۆی دەنگێ بێ کاکە 9 ساڵە مامۆستای لە پەیمانگەی ڕۆژانەکانی ڕەواندست لە هەولێریش دانیشی ڕۆژانە تۆ هاتو چۆکی دوعای خێرم لێ بکەن تو خۆی لە ئەو ڕێ هیچم لێنێ تخوا دوعای خێرم لێ بکەن کوڕ وەڵڵاهی ئەمە زۆر غەریبم وەڵڵا هەموو ڕۆژێ دەوامە ئەرە بە قورعان بە قورعان مەعاشم 400,000 280,000 هەموو مانجێ 680,000 دینار کرێی بنزینە ئەتەماشەکە بزانن من دەوامەکەی لە بۆ پارەی ناکەم بەجددی هەر بەجددی لە ئینتیمای خۆمان لە بۆ ئەو شارەی لە بۆ ڕواندزێ بەڕاستی لە بۆ ئەو پەیمانگای کە لێی بوومە کە ڕۆژێک لە ڕۆژان دەرسم تێی خوێندیە 400,000 دینار مەعاشمە 680,000 دینار مەصرف مامانگانە ئەنی مانجێ 480,000 لەمە حەد وەرەگرم هەموو مانجێ 680,000 مەصرفی ئەو ڕێیە تاچمون دێمەوە ئەو جگە لە ماندی بوونی خۆم نابی هیچیش بخۆمەگە هیچ شتێک بخۆمە 681,000 بڵێ بە خێزانت بۆکست بۆ دروستکە لەگەڵ خۆت بیبە دەبی وای لێ بکەم ئەوە کەس بینالۆ منەوە پەتاتەی ئەوەکەن پەتاتەیەک ناعەلاگێنەوە تەماتەکە
تێ بگرێ و حەیرانێک و گۆرانێکمان بۆ بڵێ. لۆ چ لۆ برم؟ لۆ خۆشی دەمەوێت کارمەند لێرێ و گۆرانیمان بۆ بڵێ. باش. ناخنێ کارمەند لێرە بێ و حەیرانمان بۆ نەڵێ؟ لۆ وەرێم. ئەوە نەڕژێ و ئاوە. لەسەر ئاوێدی بەگە و مەخموری گەڕامەوە ماروێران با بچم لۆ شارەکەی ئەو لێرێ دەرم برامە و لێرە حەیرانۆک لۆ هەدوورکل و غەریب و ماروێرانی دەرم برامە و لێرە لەسەری قەراتە لە بنی باژێڕە خۆ تازە دەزانم سینگومەم چێت نازدار حەیرانێ من قەیسەری و دوکانە گوتی کوڕەتی مەلاوە نیمشەوە هێدی لۆکە دەستۆکا لە ناو بجێڕە ماروێران حەیرانۆ خۆ فەوتای مەمە فەوتینە حەیران درگەلە کولە و گەلک بریندارە تو خوا برینۆکانم دەرمان کە جوانێ بێپەرە زۆر سپاس شتێکش تۆ برم حەیران حەیران لۆ حەیرانیت لۆ نەرێم نا وەڵا زۆر باش زەرعەکی باشیان لۆ کردیمە گاتی گورە نامێ سەرێ خۆ بنێ لا شێشخانێ گۆرانێکت لۆرم ئەوە نەکەنەوە کەت کەند دوایەکە باش تو بەڕاست وارێ تو بەڕاست وارێ گۆرانیتان لۆ برم گۆرانیان مەقام هەی گەردا دەسماری سۆر و زەردا هەی گەردا دەسماڵ حەریری زەردا ئەرێدە وەرە مرد و مەرداڵە دەست لەو کابرایەی بەردا دەوەرە مرد و مەرداڵە دەست لە گولەی مێردان بەردا چاوە دەستێ ڕیشەوێ ڕوومەدەم کۆچێکەوێ لە من و لە گوڵەکەی مردد کامانت خۆشتر دەوێ لە من و لە گوڵەکەی مردی حتمەن بەسە منی خۆش دەوێ ئەرە هەی گەردا دەسماڵە حەریری زەردا هەی گەردا دەسماڵ حەریری زەردا ئەرێ دەوەرە مرد و مەردانە دەست لەو کابرایەی بەردا زۆر سپاس بۆچی ناسر ڕەزازیم تەواو کردوونیە بەخێر بیتەوە کارم بۆ چێڵم بەخێر بیتەوە وڵاهی نزانم باشم گۆرانیە مارێن دەست خۆش بێ خەچت دەستم نەخۆش وەچم کردیە دەستم نەمادی بۆ نەشتێک ڤیدیۆکە زۆر بڵاو بوو لە کاتی سەفەرکردنە لە ناو تارە گۆرانی دەوت خوا بۆ خۆ دەرخستن بووە هەر باوتن بە ئەڵڵای گەورە تا ڕەنگە بینەرانە وەڵڵاوە بیلاوەتە عالەم بۆ سندەی کافرەبی ئاگداری و بابەتەی نەبوو وەڵڵا ئاگدار نەبوو ئەمە سەفەرم کرد ئالەتم پێ بوو لە بزنس دانیش بووم پۆز لێ بکەین کاکە وەڵا بزنس کەسی لێ نەبوو یان گۆلێ دەردانیش لە بزنس بووم وەڵاوە دانیش بووم ئالەتیشم پێ بوو کە چوومە ژۆرە کارمەندەکان ناوتیارە منیان ناسیم و کارمەند ڕوانزی هاتیە و زودیەتی لێرانە هەیە و وەڵا ئاسەر ماڵیان ئاوابی زۆر زۆر بەخێریان هینام بە گەرمی بەخێریان هینام بە گەرمی بەخێریان هینام زۆر بەخێر بێ بە گەرم و گۆڕ بووم زۆر لە گەرم ماڵیان ئاوابی گوتیان دانیشتەوە لەمش دانیشتم خۆم بەستەوە ڕۆیشت سیات تارە فڕی ناو تیارەی ئەوە چ تێدایە گوتیان ئەمڕۆ یەکێک لە باشترین هونەرمەندەکانی کوردمان لەگەڵە کارمەند ڕوانزی حەزەکەن گۆرانێکمان پێشکەشە بەخوای نەمزانی ئاگداری و بابەتی نەبووم وەڵڵاوە بیلاوەتیلا وڵا میش یەک شەرع و دەکەی خۆم بزانم یەکەم کەسیشمە من نەمدیتە کورد لە ناو تیارەی گۆرانی گوت بیعودی پێبی و ئالەتی پێبی ئەوشتانە ئیبداعم نەکردیە با خەڵک کۆنەرە وڵا چت کردیە تونات ئیبداعم نەکردیە بەس شتێکی زۆر خۆش بوو و بامەش هەمان بێ شتەمان هەبی خراپنی وایە نا ئافەرم کورد
ئافرین کارمەند ئێمە سپاس. ڤیددیۆکەمان لە 1964 لای خۆمانەوە شێر کرد شێتان کردیا شێریکەن دەست خۆش زۆر سوپاس قوربانت بەخێر بێ. سپاس بۆ ئێوەش چاوان خان زۆر زۆر سپاس بۆ پلس 1964 سپاس بۆ ئێوە ساغ و تەندروست بن ئیشەڵڵا سەرکەوتوو ئەبن زۆر پێتان هەڵدەنە باشەوە بەسە دەست خۆش. کۆتایی پێبینین بەسە چاوتان ماچەکەم کوردستانمان ئاوەدا